سڵاوتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان و پابەندبوونمان بە مەرج و ڕێنمایە تەندروستەکان و ئومێد دەکەم کە بە زووترین کات و داواکەین لە خوای گەورە بەڵای پەتای کۆرۆنا و بەڵاکانی دیکە و قەیرانەکانی دیکە لەسەر هەرێمەکەمان لا ببا. بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەرەکانمان هەردووکی پەیوەستن بە دوو لایەنی سیاسی ئیداری حکومڕانی لە عێراقدا. لایەنێکیان باز لە سەردەمی حکومڕانی مستەفا کازمیە. ماوەیەکی کەمە زۆر نییە کە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقە، بەڵام بە جوم و جۆڵەکانی بە هەنگاوەکان و بڕیارەکانی مقۆمقۆ و گفتوگۆیەکی زۆری لە ناو لایەنە سیاسیەکانی عێراق دروست کردووە و لە ناو خەڵکیشدا دروست کردووە. تەنانەت لە هەرێمی کوردستان قسە هەیە لەسەرەوەی کە کازمی پیاوێکی باشە، کازمی سەرۆکوەزیرانێکی باشە، کازمی هەنگاوی باش دەنێ و لە لایەکی دیکەشەوە لە هەرێمی کوردستان دیسانەوە قسە هەیە لەسەر هەنگاوەکانی کازمی کە ئاخۆ بەرامبەر کورد و ڕێکەوتن لەگەڵ کووردا تا چەند پیاوێکی باشە. خۆ تا ئێستا 4-5 جار وەفدی کوردی چوونەتە بەغدا و گفتوگۆیان کردووە و هەردوو لە مەرجەکانیان ناوە بە یەکتری و قسەیان کردووە، بەڵام تاوەکو ئێستا ئاسۆیەکی ڕوونی دڵخۆشکەر بۆ باشبوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا لانی کەم لە ڕووی ئابووریەوە لە ڕووی وزە و نەوتەوە بەدی ناکرێ. عێراق لە سەردەمی کازمیا چ عێراقێکە؟ ئایا یعنی دەتوانین قۆناغی دەست بەکاربوونی مستەفا کازمی لە عێراقدا ناو بنین قۆناغێکی نوێ لە عێراق جیاواز لە حەیدەر عەبادی و لە مالکی و لە جەعفەری و لە هەموو ئەوانی دیکە کە پێشتر سەرۆکوەزیران بوون لە عێراق، یان هێشتا زووە بڵین قۆناغێکی نوێ؟ ئەو هەنگاوانی دەینێ بە ئاراستەی کۆنتڕۆڵکردنی دەواازە سنوورەکان، بە ئاراستەی دانانی سنوور بۆ میلیشیا چەکدارەکان، بە ئاراستەی ئەو پەیوەندیانی کە دروستی دەکا. ئەمانە چۆن ناو بنین؟ ئەوەی کە پێی دەوترێ پشتیوانێکی سڕفی ئەمریکی بۆ کازمی، ئەمە ڕاستە بوونی هەیە لە ئەرزی واقعدا دەبینرێ، یان ئەمریکا وەکو هەر یەکێک لە سەرۆکوەزیرانەکانی دیکە مامەڵی لەگەڵ مستەفا کازمی کردو؟ ئەمانە تەوەرێکی گفتوگۆکانمانە بن و تەوەرێکی دیکەشمان لەسەر پەیوەندی دیبلۆماسیەکانی عێراق بە گشتیە. سەرۆکۆماری نوێی عێراق دکتۆر بەرەم ساڵح کە دەست بەکار دەبێ، یعنی جوڵەیەکی دیبلۆماسی خێرات دەخاتە نێو پەیوەندیەکانی نێوان بەغدا و وڵاتانی دنیا کە سەردەمی کۆرۆنا دێت ئەم پەیوەندیانە و ئەم سەردانانە دەوەستن، بەڵام سەر لە نوێەوە تا مستەفا کازمی دەیەوێت جوڵەیەکی دیکە بکە ئەگەر مردنی خەزووری نەبوایە ڕەنگە ئێستا لە ڕیاضیان لە تاران یا لە واشنگتن بواە. بۆیە ئەمانە هەمووی جێی گفتوگۆن. عێراق پەیوەندی دیبلۆماسیەکانی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش دروست کردووە یان لەسەر بنەمای بەرژەوەندی بەرامبەر، وڵاتی بەرامبەر؟ تا ئێستا چۆن بۆ لە مەودوا چۆنە بێ؟ ئەمە تەوەری دووەمی گفتوگۆکانە بێ. کاوە نادر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە ڕێگای سکای وەکو چاودێری سیاسی لە تەوەری یەکەمدا بەشدارە بێ. سوپاس کاو بۆ بەشداریت. دەمەوێت بپرسم ئەوەی کە باسم کرد قۆناغێکی نوێ لە عێراقدا بە دەستپێکردنی مستەفا کازمیە، ئایا ئێستا ئێمە لە قۆناغێکی نوێی ئیداری و حکومڕانی لە عێراقدا دەژین، یان هەر ئەو قۆناغانی ڕابردووە و دەموچاوەکان و ناوەکان دەگۆڕێن؟ دەتوانین دەست بەکاربوونی کازمی و سەردەمی کازمی ناو بنین قۆناغێکی نوێ؟ بەڵێ وەڵا هێشتا زووە ئەو ناوەی لێ بنێن قۆناغێکی نووە، بەڵام هەوڵەکانی کازمی ئەوە دەگەێنێ کە لە پەرۆشە بۆ ئەوەی قۆناغێکی نوێ بۆ عێراقیەکان دروست بکاتن، هەیبەت بۆ دەوڵەتداری عێراقی دروست بکات و کە تا ئێستاکە دەسەڵاتداری کۆمەڵێک هێزی سیاسی بۆ دەوڵەتدارەتی کردوتە قوربانی خۆی و بەرژەوەندەکانی خۆی و دەسەڵاتیشی کردوتە قوربانی بەرژەوەندیە تایبەتی و حزبیەکانی خۆیان کە کارەسات و مەرگەساتی لێ دروست بووە. ئێستا ئەو قەیرانەی کە تێیدا دەگوزێنین لە ئاکامی ئەوەیە کە دەوڵەتداری لە عێراق زەحمەت بووە. ئێستا کازمی هەوڵ دەدا ئەو دەوڵەتداریە هەیبەتی بۆ بجێڕێتەوە، وەتەنیەتی عێراقی و سەروەری عێراقی ناکرێن و کوڵی لێ بکەین، دەخوازێ بجێڕێتەوە. چەندە لەسەر حسابی کوردستانیانە ئەوە شتێکی ترە، چەندە لەسەر مافەکانی کوردستانیانە ئەوە شتێکی ترە، مناقەشەی ئەوەش دەکەین. بەڵامەکوم ئەو لەو هەوڵەدایە، بۆیە ناکرێت ئێستا پێی بڵێن بە پەلە پێی بڵێن ئەوە قۆناغێکی نوێیە، بەڵام هەموو هەوڵەکانی کازمی ئەوە نیشان دەدا
هەموو هەڵسوکەوتی کازمی ئەوە نیشان دەدا کە دەخوازێ هەیبەتێک بۆ دەوڵەتدارەتی عێراق بجێڕێتەوە. باشە کازمی دەخوازێ بەڵام جەوەکە لەبارە ڕێگاکە خۆشە بۆی کازمی بتوانێت ئەوە بجێڕێتەوە بۆ عێراق بکاتە عێراقێکی موئەسەساتی، عێراق بکاتە عێراقێک کە دەوڵەت دەست بەسەر هەموو جونگەکاندا بگرێ، کۆنتترۆلی بکات، چاودێری بکە، بیبوژێنێتەوە. یعنی سەردەمەکە ئاسانە بۆ کازمی؟ نەخێر زەمینەکە زۆر قورسە و لە کاتێکی زۆر یەکجار خراپ داهاتووە کازمی کە هاتووە بێزگەلەوەی هەر زەمینەی نێودەوڵەتیش بەوی قورس بووە بە تایبەت ئەو وەبا کۆرۆنەیە کە هاتۆتە مەیدانێ قەل و پۆی سوادوو ئەو قەیرانە ئابوووریە کە ڕوبەڕووی حکوومەتەکەی بۆتەوە کە لە سەرعاتی جیهانیش ڕوبەڕووی زۆر دەوڵەتی تر بۆتەوە لە ئاکامی دابەزینی نرخی نەوت وای لێ کردووە کە نەتوانێت کۆمەڵک کار هەیە جێبەجێ بکات تەنانەت بتوانێت دڵی فەرمانبەرانیش ڕازی بکات تا ئێستاکانێ بە کۆمەڵک قەیرانەوە ئەوجا لە عینی وەخت کازمی کە هاتووە ئەو حیزبانەی کە باسمان کردن حزبی بە تایبەتی شیعەکان و جەماعەتی داعش کە هەردوو لایەن فشاری زۆریان خستۆتە سەرێ لە بە تایبەت شیعەکان میلیشیاییان هەیە و حساب بۆ دەوڵەت ناکەن خۆیان بە دەسەڵاتی سەرەکی دادەنێن لە عینی وەختیش داعش کە هەڕەشەکی گەورەیە و بەشێک لە سونەکان پشتگیری دەکەن دەخوازن زەختێکی زۆر بێخنە سەرێ بۆ ئەوەی ئەو کارە جێبەجێ بێتن. دوو دەبێ ئەو حقەتە بزانین کازمی هاتووە لەسەر حسابی بەلانسی هەردوو ئەو کارەکتەرانەی کە لە عێراق کار دەکەن ڕۆلی سەرچیان هەیە ئەویش ئەمریکایە و ئیرانە و ئیران حکوومەتێکی وەکو ئەوە گوتی دەسەڵاتی قوڵی لەناو حکوومەتی عێراقی هەیە کە بە پشتیوانی ئەو میلیشیاتانە زۆر کاری ئەوەی کازمی خواستەکانی کازمی ڕێگری لێ دەکەن. دووهەمیشیان ئەوەیە کە هەندێک وڵات لە دەوروبەریدا هەیە هەر یەکە و خواستی و ئەجندای خۆی هەیە دەیەوێ بەسەر حساب لەسەر حسابی وەتەنیەت و لەسەر حسابی سەروەری عێراق جێبەجێ بکە کە ئەمە کارێکی زۆر زەحمەتە بۆ کەسێکی وەکو کازمی کە کیانێکی سیاسی لە پشت نییە بەخۆی تایبەت بەخۆی نییە و ئەوەی کە پشتیوانیشی زیاتر لە کازمی دەکا ئەمریکیەکانیشە تا ئێستا خۆیان یەکلا نەکردوێتەوە بەلای هێزێکی سیاسی دیاریکرا و ببێتەوە کیلیان و پشتیوانی لەوانە بکاتن. ئەمە کارەکانی کازمی زۆر قورس کردووە ئەوەی کە هاوکاری دەکاتن کازمی فەترەیەکی زۆر سەرۆکی مخابراتی عێراقی بووە استخباراتی عێراقی بووە زۆر زانیاری لەسەر ئەو کارەکتەرە سیاسیانە هەیە لە گەندەڵیەکانیان لە پەیوەندیە ناپاکیەکانیان ئەمە ڕێخۆشکەرە بۆ خۆی بتوانێ کارێک بکاتن دەمکوتیان بکاتن ئەو ترس و تۆقاندن و هەڕەشە و گوڕەشەیە کە دەیکەن کەمێک کۆنتترۆلی بکاتەوە. باشە و باس لە میلیشیا چەکدارەکان کرد ئەو هێزە سیاسیە شیعیانە کرد کە هێزی چەکداریان هەیە. مستەفا کازمی جوڵەیەکی کرد لە مانگی ڕابردوودا بەرامبەر بە بەشێک لەو هێزانە. ئەمە خوێندنەوەتان چی بوو بۆی ئێوە؟ ئەمە فعلەن بەشێکە لە پرۆژەکانی مستەفا کازمی وەکوی کە باسمان کرد بۆ سنووردانان بۆ ئەو هێزە چەکدارانە یان جێبەجێکردنی ئەجەندایەکی ئەمریکی بوو یان ڕقێکی عەرەبی شیعی بوو؟ نەخێر ئەوە هەوڵێک بوو بۆ باسمان کرد بۆ گێڕانەوەی دەوڵەتداری کازمی بەڕاشکاوانە لە بەرنامەکەی خۆیدا ڕایگەیان کە ئەو دەیەوێت تەک تەنیا لەدەست دەوڵەت بێتن. ئێستا نەک تەک لەدەست دەوڵەتە لەدەست هەموو کەسێکە بەس دەوڵەت بێ لە بەرامبەریەوە بێکارە. ڕاستە ئەو شیعانە کە ئێستاکە لە ئیران پشتیوانیانەوە پشتیوانی ئیران دەکەن و ئەوەندە ئینتیمایان بۆ دڵسۆزیان بۆ شیعەگەری هەیە ئەوەندەیان بۆ وڵات نییە بەڵامەکو
کارێکی هەندە هاسان نییە بۆوان بەو شێوەیە بەو ڕەوشەی ئێستا کە بدیتیانە سەری لۆیان بستێتە سەری بە تاکید کازمی لە حولی ئەوەیدا هەیە هەموو مەفاسیلەکانی دەوڵەتی عێراقی کۆنتترۆل بکاتن و تەکەکان هەمووی لە دەستی دەوڵەتی عێراقی بی و هەیبەت بۆ دەوڵەتی عێراقی بچێڕێتەوە کاتێک کە دەوڵەتێکی دەرەکی یان زیرانەکان دەیانەوێت مامەلە لەگەڵ عێراق بکەن دەبێت لە ڕێگای دەوڵەتەوە بێ و لە ڕێگای دام و دەستگاکانی دەوڵەتەوە بێتن. ئێستاکە لە ڕێگای زۆربەی زۆری لە ڕێگای ئیجماع جێبەجێ دەکرێتن و لە ڕێگای ئەو میلیشیایەتانە پەیوەندەکان جێبەجێکردن یعنی بە زۆری هەڕەشەکردن حتا لە سەرۆک و لە سەرۆکی دام و دەستگا تەشریعی و تەنفیزیەکانی دەوڵەتی عێراق وجودی هەیە زۆر جار هەیە کارگەیشتۆتە ئەوەی کە هیچ هەیبەتێک لە بۆ ئەوانە نەمێنێتەوە و بێدەنگیان بکەن کە ئەوە ڕەنگە یارمەتی کازمی نەدات لەو زەرفەی. باشە سەردەمی مستەفا کازمی یعنی دەست بەکاربوونی مستەفا کازمی وەکو لە بیدایەتیشدا ینی دەیانوت وایە کە ساڵێک دەبێ ئەم پیاوە سەرۆک وەزیران بێت لەماوەی ئەم ساڵەدا ئامادەکاری بۆ ینی خاڵی یەکەمی ئیشی یەکەمی ئەو ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی پێشوەختە دواتر ئەم هەنگاوانەی ترکە بەشێک بوو لە پرۆژەی چاکسازی ئەوانە هەزناکی کازمی بە پێچەوانەوە دەستی پێکرد واتە نیەتێکی تر هەیە لە لای کازمی وایە؟ بەڵێ ڕاستە هەڵسو کەوتەکانی کازمی ئەوەیە کە بۆ ساڵێک نییە ئەو هەڵسو کەوتانەی لە مەدای ساڵێک نییە بەڵکو بۆ مەدایەکی دوورترە بۆ مەدای ڕەنگە 4 ساڵ زیاتریش بێتن بەڵام لە بەرنمەکەی داوانی شانیدا کە هەڵبژاردنەشی پێشوەخت دەکرێتن کازمی ئێستا کەتۆتە ناو قۆناغێک هەندێ ئەو ئەجندایی کە لە بەردەستیدا هەیە بە ساڵێک 2 ساڵ تەواو نابێتن درێژخایەنتر دەبێتن بە تایبەتی ئەو قەیرانانەی کە لەسەر مەسەلەی ئابووری هەیەی کە لەسەر مەسەلەی لەوە پێشی ڕۆلی ئەو چەکدارانەی کە ئێستا دەسەڵاتیان کۆنتترۆل کردووە مەبەستم چونکە دەبێت ئەو حەقەتە بزانین دەوڵەتداری و دەسەڵات دووشتی زان ئەوانە دەوڵەتداریان هەیبەت نهێشتووە یاخود نیان هێشتووە ئەو چەکدارانە ئەو میلیشیاتانە هەموو ئەوەکانیان لە بۆ دەسەڵاتی تایبەتی شیعەگەراییە چۆن عفوم کە داعش هەوڵ دەدا بەس هەموو دەسەڵات بگژێڕێتەوە بۆ سنەی کە لەوە پێش لە دەستی داوە ئێستا شیعەکان دەیانەوێت کاردانەوەیان بەرامبەرەوە بێ هەم چەکدار بن هەم بە ئایدۆلۆژیا خۆ پڕ بکەن بە ئەو ئایدۆلۆژیا شیعەگەریانە و لە عینی وەختیش کۆنتترۆلی دەسەڵات بکەن کاتی خۆی دەستوری عێراقی ئەوەی دابوو کە بە کۆی هەموو پێکهاتەکانی عێراقی بە ئیجماع بڕیار بدرێ بەڵام ئێستا کە خۆیان بە زۆرینە و لە دەسەڵات ببوورە لە بەرلەمان بڕیاری لەسەر دەدەن ببێ ئەوەی بگەڕێنەوە بۆ پێکهاتەکانی تر کە ئەوە کێشەیەکی گەورە ئەگەر ئێستاش دروست نەکا لە داهاتوەکی نزیک گەورەترین قەیران بۆ دەوڵەتی عێراقی دروست دەبێت کە دەبێت ئەو ڕاستیە بزانین عێراق خۆی کە لە دروستبوونیەوە بە قەیران دروست بووە هەر دروستبوونی خۆی قەیرانێکە لە قەیرانەکانی ناوچەدا بۆیە پێناچێ کازمی بەرنامەی ساڵێکی هەبێتن و بەو زوانە بتوانێتن ئەگەر خۆشی نیازی هەبێ بتوانێتن ئەو هەڵبژاردنە بکات. باش دەمەوێت قسە لەسەر پەیوەندیەکانی ئەو لێر و بەغدا بکەین بەڕای ئێوە لە چه ئاستێکدایە بۆ ناگەن بەڕێکەوتن بابەتەکە هەر پارە و نەوتە یان شتی ترە بینیت؟ بەڵێ زۆر شتی تێدا هەیە یەکەم ئێمە باش ینی هەرێمی کوردستان باش سیاسەتی نەکردووە کۆمەڵێک سیاسەتی کردووە بە دەرەوەی یاساکان تۆ بڵێ نەڵێ هەرچەندەم قەت من لەگەڵ ئەوەدا نەبوویم من هەردەم لەگەڵ ئەوەدام کە کوردستان وڵاتێکی ترە و بە زۆر خراوەتەوە سەر دەوڵەتی عێراقی دوو وڵات بووینە کاتی خۆی عێراقیانە دروست کردووە کەس ناتوانێت نوکڵی لەو تاریخە بکە کە پاشانشینی شێخ مەحموود بە حەی عەلە سەڵات حەل کرا و خرا سەر عێراق بەڵام لەگەر هەموو ئەو حاڵەتانەشدا
ذهنیەتی عەرەبی هێشتا نەگەیشتۆتە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە نەگەیشتەوە ئاسای بتوانێت تحملی ئەو واقعەیە بکا کە دان بە مافەکانی تەواوی کوردستان بنێتن هێندە دانپێدادنێ ئەو کاتێک کە لاوازە وەک تاکتیکێک بەڕێوەی دەبا کە بەهێز بوو پەشیمان دەبێتەوە لە هەموو ئەو بەڵێنانە و ئەو دەقانەی کە خۆی مۆری کردووە کە خۆی بڕیاری لەسەر داوە بۆیە پەیوەندیەکان لە ئاسەکی یەکدار خراپدانەوە کوردیش بەرنامەی نییە بێ بەرنامەی حزباتی تەسک بەرژەوەندی حزباتی تەسک باڵە لەسەر پەیوەندیەکان زۆردار هەیە کاشاندەکە دەچن تەنیا لە یەک حزب پێک دێ یاخۆت لە دوو حزب پێک دێتن و ئەوانی تر بێ ئاگان و لە ناو دەسەڵاتی عێراقیش ئەوەندە وجودی ئەندام پەرلەمانەکان و وەزیرەکان هەیە تەنسیقیان لەگەڵ نییە و لە عینی وەختیش بەرلەمانی کوردستان ڕۆلی نییە چونکە هەرچی اتفاقێک دەکرێت هەرچی ڕێکەوتنێک دەکرێت هەرچی بەڵێنێک دەدرێتن وانە بگەڕێنەوە سەر بەرلەمان بەرک و دەگەڕێنەوە سەر سەرۆکی حیزبەکان و دەگەڕێنەوە سەر هەڵوێستی مەکتەبی سیاسی ئەو حیزبانە بۆیە قەت بەو شێوەیە سەرکەوتو نابێ ئیلا دەبێ بگەڕێنەوە سەر عەقلێتێک کە دەوڵەتدارەتی بدرێتە هەرێمی کوردستان خەزم حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان لەدەست لە چەنگ ئەو حیزباتیە تەسکە دەربهێنرێ وەک بەرژەوەندی نیشتیمانی کوردستانی تەعامل بکرێتن نەک وەک بەرژەوەندی ئەو حیزب و ئەو حیزب. باشە ئێمە یعنی قسەیەک هەیە نازام تا چەند تۆ بە باشی دەزانی یان پێ دوایە ئەمە بەشێکە لە کەم و کورتەکانمان لە گفتوگۆکان لەگەڵ بەغدایە کە کورد هەیبێ ئەویژەوەیە ینی ئێمە تەنها حکومی گفتوگۆکەین یعنی ناکرێت لە ڕووی سیاسیشەوە گفتوگۆ هەبێ ئەوەی کە تۆ باست کرد یعنی وەفدێکی کوردی ڕەنگاوڕەنگ بچنە بەغدا لەگەڵ ڕەنگە جیاوازەکانی بەغدا گفتوگۆ بکەن و فشارێکی سیاسیش دروستکەن بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێم و بەغدا نەک تەنها وەفدی تەکنیکی و وەفدی حکومی بچێتە ئەوێ و یعنی ڕێکەوتنەکە ئاسان نابێ گەروابێ ئێوە ڕاتان چۆنە؟ زۆر ڕاستە ئەوەندەی کراوە وەفدەکە لە ئاستێکی دیاریکراو دەچێتن و وەکو خۆت گوتنی شاندەکە بریتە لە کۆمەڵێک کەسی کە ئەوەیان هەیە لەسەر ئەو کێشانەی کە لە ینی پۆستیان هەیە لەسەر ئەو کێشانەی کە ئێستا لەگەڵ بەغدا هەیتیان و دەیان بن و وە لە نێوە خۆیان گفتوگۆکان دەکەن قەت نەدرایتە هەم هێزە سیاسیەکانی تر و هەمیش بەرلەمانی کوردستان کە دەستگایەکی سەرەکی و دەستگایەکی ڕەوای سەرەکی کوردستانە هەموو بڕیارەکان بۆ ئەو دەگەڕێتەوە و ڕای گشتیش هیچ زانیاریەکی ئەو تۆ نییە هەتا ئەو لەحزەیە هەتا ئەو کاتەیە ڕای گشتی ئاگادار نییە لە تەواوی کێشەکان چی دەکەن و چی ناکەن هەر بۆیە ناوناوە شتێک دەردەچێ وەڵام ئیبراهیم خەلیل داگیرکرا وەڵا حاجی ئۆمەران دژە تیرۆری عێراقی گەیشتێ وەڵا فلان شوێن وا بەسەرهات وەڵا نەوت وەڵا فڕۆکەخانە دەگیرێ کەسێک زانیارێکی ئەو تۆی نییە یعنی ڕۆژێک لە ڕۆژان شتێکیان نەدەکاندەوە لە نێوان خۆیان هێشتیانەوە ئەمە کارێکی خراپە بۆیە پێویستە هەموو حیزبە سیاسیەکان بەلانی کەم مشاوەراتیان لەگەڵ بکرێتن بەلانی کەم بە بەردەوامی ڕایان وەربگیرێتن لە عینی وەخت پێویستە ئەتۆ لەگەڵ هەتقباوی هێزە سیاسیەکانی عێراقیش وتوێژت هەبێ هەر لەگەر دەوڵەت نەتبێتن بۆ ئەوەی بە تەواو چونکە ئەوانەی کە لە حکوومەتی عێراقین بەڕاستی زۆر جار هەیە هەندێک هێزی سیاسی هەیە فشاری تەواو دێختە سەرێ ئەوە نەبوو عادل عەبدولمەهدی بە ئاشکرا گوتی فشارێکی زۆرم لەسەر ناتوانم بەو شێوە بەردەوام بم ئەوە نییە ئێستا کازمی فشارێکی زۆری شیعەکانی لەسرە کە ڕێگە ناداتن بەو شێوەیە جاران مامەڵە لەگەر هەرێمی کوردستان بکاتن بۆیە پێویستمان بەوە هەیە ئێمە بەردەوام مشاوەرات بکەین بەڵام دەبێت ئەو ڕاستیە بزانین عەرەب عەقلێتی عەرەبی عێراقی ناتوانێت دەرباز بێ لەو مەفهومەی کە عێراق عەرەبیە و عێراق تەنیا موڵکی ویە و ئێمە میوانین لەگەڵ. بەڵێ سوپاس دەکەم بە ڕێزکاوە نادر چاودێری سیاسی لە هەولێرە و ڕاستەوخۆ بە سکایپ لەگەڵمان بووی سوپاس کە لە تەوەری یەکەمدا میوان بووی بەڕێزان پشوێکی کورد وەرەگرین و گفتوگۆکانمان لەسەر تەوەری دووەم لە گەرما و گەرم درێژەیە بێ.
جاریشتر سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵ بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی قسە لەسەر پەیوەندی دیبلۆماسیەکانی عێراق دەکەین لە ئێستادا و دیسانەوە ڕەنگە هەندێک بابەتی تەوەری یەکەم تێکەڵکەینەوە لە شێوازی پرسیارەکان تایبەت بە ئەوەی کە ناوی قۆناغی یاخود سەردەمی یاخود کاتی حکومڕانی مستەفا کازمیە. گفتوگۆکانمان درێژە پێدەین لەگەڵ بەڕێز حەسەن بارام. کاک حەسەن بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونە. جارێکی دیکە من و تۆ گفتوگۆمان لەسەر پەیوەندیەکانی عێراق و وڵاتانی دنیا کردووە. ئەو کات گەرم و گوڕی پەیوەندیەکانی یاخود جم و جۆڵە دیبلۆماسیەکانی سەر کۆماری عێراق بوو. طبعاً دۆخی کۆرۆنا وای کرد کە ئەم پەیوەندیانە و ئەم سەردانە دیبلۆماسیانە کەم ببنەوە بگەنە ئاستی سفر و بەرە و یعنی حاڵەت هەبووە یعنی بۆ سەردانیکردن. ئێستا دۆخی پەیوەندی دیبلۆماسیەکانی عێراق لەگە وڵاتان چۆنە و تا چەند عێراق پێویستی بۆ پەیوەندیانەیە؟ بەڵێ دیارە ئەگەر قسە لە سەیر 17 ساڵی ڕابردوو بکەین دەبینین عێراق بە تەدریجی پەیوەندی دیبلۆماسیەکانی تووشی لە حاڵەتێک لە بەستەڵک بوون بووبووەوە و پەیوەندیەکانی تا ئەندازەیەک لەگەڵ ئەمریکا قۆناغ بە قۆناغ ڕووی لە خراپی بوو لەگەڵ وڵاتانی عەرەبیە کە بوعدێکی نەتەوەیی بوعدێکی سیاسی هەیە بە تەواوەتی تێک چوو بوو. ئەمەشیان پەیوەست بوو بۆ چۆنی من پێوەستە بە ئەو فۆرمەی لە دەسەڵاتڕانی دەسەڵاتی کە هەبوو لە بەغدا و شیعە سەر و کاریە کرد بە تایبەتی شیعەی وەلایی کە ئەو شیعانەی هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی عەقیدەییەوە هەم لە ڕووی سیاسیەوە لەژێر هەژمونی کۆماری ئیسلامی ئێراندا بوون بە تەواوەتی لە ساڵی 2011 بەدواوە وردە وردە پاشەکشەکردنی دیبلۆماسیەتی لەلایە عێراق لەگەڵ وڵاتانی تراوە لەلایەک وڵاتانی تر لەگەڵ عێراقدا ڕووی لە پاشەکشە کرد دەرئەنجام تەواوی عێراق کەوتە ژێر هەژمونی کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئەمەش عێراقی تووشی داخرانی کردبووە کە پەیوەندیەکانی بەرژەوەندی ئابوووریەکانی بەرژەوەندی سیاسی و استراتیژی و کانی وای لێ کردبوو عێراقی خستبووە پەرابێزەوە و عێراق لە هاوچەشە ئەقلیمی نێودەوڵەتەکانە تەواو تەریک بوو و کەوتووە دۆخێکەوە کە عێراق تەنها مەیدانی یەک دەوڵەت بێ و مەیدانی یەک بەرە لە ململانی سیاسی هەرێمایەتەکانە بێ. بەڵام بەهاتنی بەڕێز مستەفا کازمی چۆن لە هەموو ئاراستە جیاجیەکانە لە ئاراستی حکومڕانیە و لە ئاراستەی پەیوەندیەکانە و لە لەملەمەکردن و ڕێکخستنەوەی عێراقیەکانە و لە بابەتی هەژمونگەراییدا ئەم هێز بەسەر ئەو هێزە ئێستا پرۆسەیەکی گۆڕانکاری ئاڵوگۆڕی ڕیشەیی تەمان پرۆسەی ئاڵوگۆڕی ڕیشەیی بۆ واقعێک کە پێی دەڵێن عێراق ڕەنگە ئەستەم بێت و ڕەنگە کۆسپی زۆری لە بەردەمدا بێ و ڕەنگە نەتوانێت بە ئاسانی ئەم هەنگاوانەی کە ئەو دەیەوێتی بە خێرایی تێپەڕێنێت ڕەنگە تەگەری زۆری بێتە پێش. یەکێک لەو بوارانە بواری دیبلۆماسیە کرانەوەی عێراقا و شکاندنی ئەو کۆتوبەندانەیە کە دروست کراوە چی لەلایەن وڵاتی هەژمونگەراوە و چی لەلایەن خودی بەشێک لە عێراقیەکانەوە داخستن بە ڕووی تورکیا بە ڕووی 22 وڵاتی عەرەبیە بە ڕووی وڵاتانی ڕۆژاوا بە ڕووی ئەمریکا ئەمە دوجار ئەوەی کە زەرمەند بووە لێ عێراقە. ئێستا لە چوارچەوەی ئەو ئاڵوگۆڕانەی ئەو نەهج و ڕێبازە تازەیە کە بەڕێز کازمی ئیشی لەسەرەکە کرانەوەی عێراقا لە ڕووی دیبلۆماسیەوە بە ڕووی وڵاتانی تردا بە تایبەتی وڵاتانی عەرەبی و تایبەتر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. باشە گەشتێکی هەبوو کە نەیکرد بۆی مردنی غەزوورەوە ینی سعودیە ئێران ئەمریکا. ئەمە ئەگەر لە ڕووی دیبلۆماسیەوە لێ بڕوانین دەلالەتێکی دیاریکراوی هەیە ئەگەر لە ڕووی سیاسیەوە سەیری بکەین مانایەکی و مەغزایەکی سیاسی و دیبلۆماسی دەدا بەدەستەوە گەشتێک دەست پێ بکەین لە سعودیەوە بۆ ئێران دوو وڵاتی دژبەیەک دوو وڵاتی هەریەکەیان نمایندەی مەزهەبێکی ئیسلامی دەکەن ئاینی دەکەن لە ئێرانیشەوە بۆ ئەمریکا کە دەزانین هەموو دەزانین بینی ئێران و ئەمریکا چۆنە. ئەمە چی دەگەێنێ؟ ئەمە خۆی کاک ئارام ینی دووسێ پەیام لە پشتی ئەم جوڵەوە هەیە. ئێمە دەزانین ئێستاکە ناوچەکە بۆتە دووبەرەوە بەرەیەکی ئێران ڕێبەرایەتی دەکا
لە حاڵەتی هجوومکردنی شابووە تا چەند مانجە ڕابردوو هجووم لە ڕووی خۆ سەپاندن و فراوانکردنی مەدانی بەرژەوەندی و سیاستەکانی بۆ نمونە ئێستاکە لە ئێستادا ئێران لە 4-5 وڵاتە کەلانی کەم 3 وڵاتی عەرەبین تا ڕادەیەک ئێران باڵا دەستە ئەمەش بەهۆی پاشەکشەی سیاسەتی ئەمریکاوە بوو وەکو باسم کرد پێشتر لە 2011 و ناتفاقی و بێبەرنامەی وڵاتە عەرەبیەکان و لە هەژمونی هێزە شیعەکان لە عێراقە کە دەسڵاتداری یەکەم بوون. ئەم بۆیە ئێستاکە کازمی پەیامێکی بە هێزە سیاسی عێراقیەکان داوە بە شیعە بە سونە بە کورد و بە گەلانی عێراق دەڵێ من ئەو کاژەی کە 17 ساڵە پێمانەوەیە من ئەوە فرادم عێراق لە هەموو بوارەکانە بەرەو قۆناغیشی تازابم بوارە دیبلۆماسیەکەی هەڵبژاردننی ئێمە دەزانین بەرەیەکیان کە بەرەیەکی بەهێزە بەڵام لە عێراقا پاشەکشەی کردبوو لە چەند ساڵی ڕابردووە بەرەی ئەمریکا وڵاتانی عەرەبیە و بەرەیەکی ئێرانە ئەمە پەیامێکی ڕوونە دەیبێتی ئەم بەڕێزە یعنی ئەوەی کە دەیبینین لە مەلامحی سیاست و تەوەجوهاتی ئەمە دەیبێتی کرانەوەیەک بێت بە ڕووی وڵاتانی عەرەبیە و بە تایبەتی سعودی چکە سعودی گرنگی خۆی هەیە سعودی وڵاتێکی لە نێو لانی کەم لە وڵاتە عەرەبیە کەنداودا ئەو ژمارەیەکە و دەمڕاستی هەمویانە دواتر عیملاقێکی ئابووری گەورەیە لە ناوچەکە و کۆمەڵی پەیوەندی استراتیژی هەیە و هەروەها خۆشی بەدا کۆچیکە لەسەر بابەتە مەزهەبی و قەومیەکانیش تا ڕادەیەک خۆی وا نمایندا دەکا وڵاتی سعودی ئەوجا ئەمریکایش لەلایەکەوە خۆتان دەزانن کە وڵاتێکە جارێکی تر لە سەردەمی ترامپا دەیەوێتی لە عێراق و لە زۆر وڵاتی تر پێگەی خۆی بە قایم بکە و دۆستەکانی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست پارێزێ و دژمنەکانیشی دەرپەڕێنێ ئەم وێنەیە پێمان دەڵێ ئێستاکە سەرەتای هەنگاوە هجوومیەکانی بەرەی ئەمریکا دەستی پێ کردو بۆ عێراق لەم چوارچێوە ئەم بەڕێزە دەیەوێتی ئەو سەردانە بکە و بۆ خۆی مانایشی هەیە یەکەم سەردانی بۆ سعودەیە و پێ ئەچێ دووەم سەردانی بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بێ ئەوجا سەردانی ئێرانیش بکات دەیەوێتی بەڕاشکاوانە بڵێ ئەوەی کە ئێمە دەیبینین ئێمەمانان دەیبین دەیەوێتی عێراق لەژێر هەموو هەژمونێک دەرکات بە تایبەتی هەژمونی ئێران ئەو جا دەیەوێتی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ وڵاتانی عەرەبی چکە عمقێکی عەرەبیە بۆ عێراق و 4 وڵاتی عەرەبی ئێستا هاوسنوورن لەگەڵ عێراقا سووریا ئوردن و سعودی و کۆیتیش ئەمە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کرانەوە لە ڕووی بژاندنەوەی عێراقەوە لە ڕووی کردنەوەی چەندین دەرگایترەوە لە ڕووی ئەو پەیوەندانەوە دەوێتی عێراق ببژێنێتەوە لە ڕووی ئابووریەوە و عێراق پێش بخە و عێراق جارێکی تر بباتەوە سەفی ئەو وڵاتانە ڕیزی ئەو وڵاتانە و لە هەمان کاتجا دەوێتی ئێران سنوورێک بۆ ئێران دیاری بکرێت ئەمە ناجی ئەم بەڕێزەیە لە ئێستادا لە حکومەتی عێراقا هەنگاوی بۆنە ئەو جا چەند سەرکەوتو ئەبێت ئەمەیانە هێشتان پەنە دەکەین وەڵامی بینەوە باش لە سەرەتای وەکوتم دەست بەکاربوونی دکتۆر بەرهەم وەکو سەرۆک کۆمارێک وەکو کوردێک لەگەڵ ئەوەی کە پشتیوانی زۆر لێکرا بۆ ئەو جموجۆڵە دیبلۆماسیانە بۆ نوێکردنەوەی ئەو پەیوەندیانی عێراق لەگەڵ وڵاتان بەڵام لێرە و لەوێ ڕخنە هەبوون لەسەر پەیوەندیەکان لەسەر سەردانەکان بە تایبەتی ڕخنەکان دەچونە ڕخنێکی نەتەوەییەوە کوردێک بۆ ئەچێ عیلاقاتی عێراقی تازاکاتەوە با عێراق خۆی تیمی هەبێ سەرۆکوەزیرانی هەیە با ئەو بچێ ئەو دەسەڵاتی یەکەمە ینی وەکو پراکتیک لە عێراقا با ئەو بچێ بیکە ئێستا هەمان نەزرە لە لای کوردەوە نییە بەرامبەر کازمی یان پرسیارەکە بە جۆرێکتر ئێمە هەمان نەزرە بەرامبەر کازمی دروست بکەین یان هەڵ بین لەگەڵ یابین لە تیمەکە یابین بۆ ئەم پەیوەندی دیبلۆماسیانە خۆ ئەگەر دژی بین چی سوودێک دەبینین و ئەگەر لەگەڵی بین چی سوودێک دەبینین بەڵێ یعنی ئێمە سەرەتا ئەگەلەوەی بەڕێز سەر کۆمارەوە دەست پێ بکەین یعنی سەر کۆمار کە کاتی ئەو جموجۆڵانەی دەست پێ کرد تازە بوو یعنی جموجۆڵێکی تازە بوو بە نسبەت ئەو دۆخەی کە عێراق تێدا چەقی بوو ئەمە لایەکی لای دووەمی حکوومەتەکە کە بریتی بوو لە وەزیری خارجی و لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەمانە هەمویان لە ماڵی شیعەی با بڵێن تا ڕادەیەک وەلایی بوون ینی پەیوەست بن بە سیاسەتی ئێرانەوە خاڵی دووەمیش بەڕاستی میدیای کوردی
و بەشێک لە هێزە سیاسی کوردیەکانیش و بەشێک لە هێزە چەکدارەکانەوانی کە هەند گروپە میلیشیاکانی حەشد ئەمانە هەمویان دژی ئەو کرانەوەی سەرۆک کۆمار بوون و دەیانویست بە ئارقارێکا بیبن ئەمە کوردە و دەیەوێتی جارێکی تر عێراق لەو ڕزە دەرکابی باتەڕ ینی دژایەتیەکی زۆر کرا بەڵام لە ئێستادا دۆخەکە بۆ سەرۆک کۆماری جیاوازە چکە ئێستا ڕێز وزەرایە کاتووە من بەڕاستی دوانەیەکن بۆ کۆمەڵی ئاڵوگۆڕ و لە ئایندەشدا ئەمانە دەرەکەوێ ینی مەشهدەکە زیاتر ڕوو نەبێتەوە دوانەیەکن کار بۆواکەن عێراق لەو دۆخی ڕابردووە دەرکەن چەند سەرکەوتووە بن چەند ئاستەنجی گەورە دێتە پێشیان و چەند ململانەکان لە عێراقا قوڵ دەبێتەوە ئەمە پێم وابێ لە ئایندە واقعەکە دیفاکتۆ ئەم وڵامانەمان دەداتەوە حەق نییە ئێمە پەلە بکەین بەڵام من دەڵێم ئەم دوو بەڕێزە ئەم دوو کارکتەرە لە ئێستادا تا دیدی هاوبەشیانەیە و تا ڕادەیەک پرۆژەیەکی هاوبەشیانەیە بۆ دەرباسکردنی عێراق لە گەندەڵی و لە ژێر هەژمونی ئەم وڵات و ئەو وڵات و جێڕانەوەی عێراق بۆ مووقعی خۆی و گێڕانەوەی شکۆ و سیادە بۆ عێراق و دەرباسکردنی عێراق لەم گەندەڵی و بێسەری و بەری و پشکاری و تایفی ئەوانە ئەمە پرۆژەیەکی گەورەیە بە پێچەوانەکەیە 17 ساڵە دەقی گرتووە ئێستا ئەم دوو بەڕێزە دەیانەوێت ئەم گۆڕانکاریە بکەن دیارە ئاسان نییە بەڵام هەنگاوە سەرەتایەکانیش دڵخۆشکردن سەبارەت بەوەی کورد چی بکات دیارە کورد تووشت لای گرنگە یان لانی کەم زۆرینەی کورد لەگەڵ ئەو کرانەوەیە کە بەڕووی وڵاتانی عەرەبی و لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا ئەوانە بکرێتەوە چونکە لانی کەم کوردیش دەتوانێت لەو گەمەیە چونکە ئەگەر تەنها هێزێک لێراکە دەوڵەتێکی هەرێمایەتی لێرە بڕیار بەدەست بێ ڕەنگە کورد نەتوانێت یاری بکە بەڵام کاتێک ململانیەکان قوڵتر بوونەوە وڵاتی تر هاتە پێشەوە و بەرژەوەندی تر هاتە پێشەوە کوردیش دەتوانێت وەک کارکتەری وەک ژمارە ئەگەر یەکگرتوو بێت ئەگەر تەبابێ لە نێو خۆیان دەتوانێت سیاستکە وەکرانەوە کە بەڕووی وڵاتانی عەرەبی بەڕوو ڕۆژئاوا بۆ کورد قازانجیە بەڵام هەمی گەورەی کوردەوەتانێ بەڕێز کازمی حکومەتەکەی چی بۆ کوردەکە لە بابەتی میزانیا لە بابەتی ناوچە جێناوکانە لە بابەتی کۆمەڵێ بابەت و مەلەفی هەڵواسراوەیە کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئەمە خاڵی گرنگە لای کورد بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت کورد سیاست بکە ینی کورد هەر بریتی لەوە نییە موچەت بۆ دێیان نا لە ناوچە جێناوکان هەنگاوێت دەچێتە پێشۆیان نا ئەوەی کە پەیوەندی بە نێوان هەولێر و بەغدایەوە بوو منویستم بیکەم بە پرسیارێکی تر بەڵام چوینە ئەو دۆخەوە بعد تەواویکەین یعنی لەگەڵ دیبلۆماسیەتی دەرەکی ئەگەر ناوی بنین دیبلۆماسیەتی ناوخۆی پەیوەندی ناوخۆیش گرنگە یعنی کورد چەندین وەفدی ناردۆتە بەغا ئێستاش دەڵێ ئێمە چاوەڕی بەغاین پێمان بڵێن وەرنەوە وەفدەکەمان بچینەوە بۆ بەغدا مستەفا کازمی بڕیار بەدەست و سەرۆک وەزیرانە تیمێکی دروست کردووە بە تیمێکی حکومڕانی یەکگرتووی خاوەن پێگەی دەزانێت مستەفا کازمی دەسەڵاتی دابەش کردووە دەسەڵاتی داوە بە پارێزگارەکان نەک تەنها وەزیرەکانیش یعنی قسەکە ئەمەیە کە کازمی مهتەمە بە دەرەوە ئایا مهتەمە بە ناویشەوە مهتەمە بە هەرێمی کوردستان ئیجابیات دەبینی من دەیبینم بەڵام ئێمە دەبێت پێشەوە لەسەر ئەو ئیجابیت و گەشتبینیە قسە بکەین دەبێت تۆزێ بگەڕێنەوە ینی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە قۆناغی زۆر سەختا تێپەڕیوە و متمانە نەماوە و دڕدۆنیشە دروست بووە لە نێوان هەردوو لادا و ئێستا هێزگەلێکەیە لە ئاسی شەقام لە ئاسی میدیا لە ئاسی سوسیال میدیا و لە ئاسی حتا لە ئاسی کەسایەتی ئاینەکانیش دژایەتی ئەزمموی کوردستانەکان لێدوانەکان زۆر ڕوونە ینی کاتێک ئێستاکە کازمی هەر هەنگاوێک دەنا یەکسەر قەشەیەک لێ ڕاست دەبێتەوە یان سەرۆکی میلیشای لێ ڕاست دەبێتەوە دەڵێ بووە و جرئاتە لە کوردستان ناکەی کەواتە مامەڵەکردنی بە شێوەیەکی تر بڵێن باری کازمی زۆر قورسە لە بەرەوەی لە هەموو لایەک و گوشاری بۆ هێنن چکە ئەو هێزانە بەرژەوەندیان هەیە و ئەم هاتووە دەیوێتی ئەو فۆرمە بگۆڕێکە لە عێراقا هەبووە تا ئێستاکە ئەم گۆڕینی ئەم فۆرمە لێدانە لە بەرژەوەندی ئەمانەی کە چەند ساڵە عێراقیان خواردووە ینی نەوتەکەی حزب هەیە دەواازی کۆنتترۆل کردەوە ینی ئەگەر دابەشیشیکەین ینی حوت هێزی سیاسی کە هەژمونیان هەبوو بەسەرم دەواازانێ و وەکو ترامپ دەیوت دۆشیویانە کۆنتترۆلی حەو شوێنی کردو ینی حەو حزبیتەوە لا کردووە لە خۆی دوورخستۆتەوە
بۆیە یعنی لەمپەڕەکان لە بەردەمی مستەفا کازمیە ئەوە ئاسان نیە بە تایبەتی بەرامبەر بە کورد کاتێک کە ئەو ئیجراعات لە باشوور و ناوەڕاستەکە و لەگەڵ کووردا تا ئێستا بێدەنگە ئەمە زیاتر بەڵێ ئەچیت ئەمەسەن بۆ منە حوتی کۆنتترۆل کردووە نێزگەی خۆی سەروسی دەواازە هەن و ئەم دەواازانە بەداخەوە ینی لەلایەن هێزگەل و لەلایەن گروپ و لەلایەن تاافەیەکەوە دەستی بەسەرا ژیراوە و ئەمە یەکسانە بەوەی کە قوتی خەڵک بڕێنراوە و ئابووری عێراقدا تەپیوە و ئێستاکە عێراق کەوتە ژێر قەرزەوە ئەجیناوە کوتر ینی ڕەنگە بەس داهاتی ئەوسی دەواازەیە بەس بێ بۆ ئەوەی بەشێک لە مەدەنیەکانی خەڵکی عێراق باشتر بکات جا سەبارەت بە هەرێمی کوردستان متمانەکە نەماوە خەڵکانێکن لە عێراقا ئێستاکە دژی ئەو نیزکبوونەوەدا گوشار و لۆدێکی زۆر لەسەر بەڕێز مستەفا کازمیە باشە لەگەڵ ئەوەشا دەبێت دان بەوەشا بنین کاکارم مامەڵەکردنی هەرێمی کوردستانیش زۆر مامەڵەکردنیشی دروست نەبووە لە ڕابردووە و لە ئێستاشدا من بەش بە حاڵی خۆم لێرەوە ئەم قسەیە دەکەم بە گومانم ینی لانیکەم بەشێ لە حکوومەتی هەرێمی کوردستان جددی بێ لە گفتوگۆکانە لەگەڵ حکوومەتی عێراقا ئێمە زۆر خراپە ئەگەر ئێمە بەم گومانەوە و دوجار بیریشمان نەچێ ئەوە ئێمەین تووشی گرفتی قەرانی دارایی بووینە ئەوە ئێمەین موچەی خەڵک نادەین ئەوە ئێمەین وڵاتەکەمان لە هەموو ڕوویەکەوە پاشە کشەی کردووە کە ئێستاکە بە شکستەوە چوینێتەوە بەردەمی حکوومەتی عێراق دەبێت چاوەڕوانی چی بکەین چکە ئێمە ئەعلانی ئەومان کرد دەوڵەت ڕابگەینی ئێمە ئەعلانی ئەومانە کرد ئابووری سەر بە خۆمان بێ ئێمە حکوومەتی عێراقمان تەلاقدا ڕاستی ینی ئێستا جارێکی تر گەڕانەوە بۆ ئەوە ینی تۆ زۆر مۆفق نابی و دەبێ بەڕاستی هەنێتە نازولاتی بکەیت بەڵام سەر ڕێوشە من گومانم هەیە ینی لە هەرێمەوە نیەتێکی زۆر جددیە بێ بۆ ڕێکەوتن و هیوادار من هەڵە بم هیوادارم وانە بێ ئەمە ڕاست نەبێت چکە خراپە بۆ خەڵکی کوردستان بۆ بژێوی خەڵکی کوردستان ئەوەیە بەڵام دەکرێت ئێمە بڕۆین لەگەڵ بەڕێز کازمی ڕێکەوین و ئەگەر هەرچ ئەجندا و بەرنامەیەکی تریشمانەیە دەبێت ئیشی بۆ بکەین زمینەی بۆ بکەین و جارێکی تر پیاچوونەوە بکەینەوە بە پەیوەندیەکانمان لەگەڵ هێزە عێراقیەکان و لەگەڵ حکوومەتەکە و ئێمە مەسن ئێمە گرفتی ئێمە چی بوو لە چەند ساڵی ڕابردووە ئەوە بووە کە شیعە هەژمونی کردووە و ئەمە دەوڵەتێکی تایفیە و دەیانەوێت کورد ئیزاحەکەن و دەیانەوێت کورد بچووکەنەوە ئێستا کەسێک هاتووە بڕای بەمە نییە کەسێکی نیشتمانیە و کەسێکی دەیەتی کۆمەڵی گۆڕانکاری بکە بەڕاستی قەیمە پشگیری بکەیت خۆ تایساکە هیچ چەنگاوێکی نەناوە و ینی یەک حەقت تریشەیە دەبێت خەڵکی کوردستان بزانێت و قیادەی شە بزانێت ئێمە کۆنفیدرالی نیمانێ بە پێی دستور عێراق فیدرالی کە فیدرالی فڕۆکەخانەیە دەواازەکانە کۆمەڵێ بابی گرنگگەل لە وڵاتە دەبێت بەردەستی حکوومەتی عێراق بەڵام ئێمەیان وها ڕایەناوە لەگەڵ کۆمەڵی شعارات و کۆمەڵێک قسەی گەورە بێناوەڕۆکتەوە هەر ڕایەنێ ناوینەکە ئێمە دەوڵەتی کاگە ئێمە دەوڵەتیمان دەستورێکەیە تۆ دەنگت بۆ دەستورە داوە قیادەکەت ڕۆیشتووە هەموو حیزبەکان لەو دەستورە مشارەکەیان کردە تۆ بەپێ ئەو دەستورە بێ کازمی دەیەوێتی زیاتر لە ئێمە ببات و لە ئێمە بخوات و بێتەوە ئەو خاڵانە سنوورەکان دەست بگرێ بەسەر سنوورەکان دەواازەکانە دەست بگرێ بەسەر مەتارە کۆمەڵێ بابەتی تر هەن بۆیە ئەوە ئێمە خۆمانین لە کۆمەڵێ لایەنە سیاسەتی هەڵەمان پێڕەو کردووە لە بواری ئابوووریە لە بواری پەیوەندیەکانە لە کاکە ینی ئێمە بەرئەنجامی هەڵە سیاستکردنی لانی بەشێکی سەرکردە سیاسەکانی کورد ئێستاکە شەقامی عەرەبی زۆر دژە کوردن لە ڕاستیە ئەمە دەمە پێویستی بە چاکردنەوەیە پێویستی بە ئاوڕدانەوەیە پێویستی بە ئیسلاحکردن هەیە پێویستی بە باشکردنی و پەیوەندیەکانمانە لە ئاستە جیاجیەکانە ئەجینا ئێمە بە چیەوە دەنازین ینی کورد دەبێت خۆمان قەباری خۆمان بزانین لە نێو هاوکێشەکانە یانمە زۆر جارە قسەیاڵم کاکارم ئەگەر کوردستان جوگرافیاکەی گرنگ نەبووایە بۆ هاوکێشەکان یعنی چێ داهات بەدەنجی ئێمەوە ئێمە چین لە هاوکێشەکانە نەوتەکەمان زۆر مهمە سامان و سەرۆتەکەمان زۆر گرنگە ئەوە نییە بەڵام وەکو جوگرافیا وەکو ئەوەی کە ئێمە نەتەوەیەکی جیاوازترین ڕەنگە بۆ هەنی هاوکێشە و ململانێ گرنگ بێت کە دەستی پێوە گرتووی بەڵام دەبێت خۆمانەمە بپارێزین بزانین چۆن لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی لەگەڵ بەغدا لەگەڵ خۆشمانە چۆن مامەڵاکەین و چی ئەجدایەکی یەکگرتومانە بێت باشە دەست بەکاربوونی کازمی کە مستەفا کازمی دەست بەکار دەبێت ئەمریکیەکان لەسەر ئاستی کۆشکی سپی وەزارەتی دەرەوە زۆر بە خێرایی پیرۆزبایی لێکەن و باس دەکەن لەوەی کە پشتیوانی مستەفا کازمیەکەن بۆی عێراق بەرە و دۆخێکی دیکە ببە
لە دوای دەست بەکاربوونەوە بۆ ئێستا گۆڕانکاری لە هەژمونی ئەمریکی لە عێراقا بووە یان دەتوانین بڵین ئەمریکا کازمی بەکاردەهێنێ بۆی تەواوی هەژمونی خۆی لە عێراقدا بچەسپێنێ و بەشدار بێت لەو خێریکە لە عێراقا هەیە. یعنی کاک ئارام بەسەراحەتە لەو ژینگەی کە لە عێراقا خوڵقێنراوە هەر کەسێک هەر کارێکتەرێک بێوێتی گۆڕانکایی ڕیشەیی بکە بەڕاستی پێویستی بەوەی هێزێکی کەڵگایەکی گەورەی دنیا پشتگیری بکە ئەجینا ناتوانێت یعنی مەسەن بۆ نمونە ئەگەر بەڕێز کازمی پشتی بەهێزێک پتە نەبێت چۆن دەتوانێت بە گژی قوڵی قاپا بچێتەوە لە بەغدا بەڕاستی ئەو هەموو هێزە چەکدار و ئەوانایە بەڕاستی لە ئێستادا شەڕێک یان پشکۆیەک گردەسێنێ لە ژێرەوە بەڕاستی خۆ مەشەدی سیاسی لە عێراقا و ئەو ئاڵ و گۆڕانە کاری هێندە ئاسان نین ئەگەر بەڕێز کازمی وڵاتێکی وەک ئەمریکایان هەندێک وڵاتی تری دۆست پشتیوانی نەبن بەڕاستی نەک لە نیوێ ڕێە لە یەکەم هەنگاوە خۆیشی و حکوومەتەکەی دەکەوێت و ناتوانێت سەرکەوتوو بێت. ئەمریکا ڕەنگە من زۆر لەگەڵ ئەوان نیم ئەمریکا زۆر بە دوای نەوتەکەی عێراقا بێت پێم وایە ئەمە زۆر هینە ینی شتێکە کاتی خۆی وابووە. ئەمریکا نارێکی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێی دەڵێن ئێران یعنی گەڕانەوەی ئەو بۆ عێراق مەرجەوە نییە بزان چەند بۆڕی نەوتی دەست دەگرێتە سەر چەند بیرە نەوتان پێم وانی ئەمریکا گەورەترین یەدەشتی نەوتی هەیە و لە شوێنی تری شێواوەندە نەوتەیە بی بە ڕێنگی بەڵام کێشەکە ئەوەیە مەدان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ نەیارەکانی ئەمریکا چۆڵ بووە و بۆ دۆستەکانی ئەمریکا ئەمە لایەکێتی دەوێتی بەمە هەم عێراق بکاتەوە شکۆ بۆ عێراق بگەڕێنێتەوە و هەم عێراق بکاتەوە مڵکی عێراقیەکان و لەژێر هەژمونی کۆماری ئیسلامی ئێران دەری بکات. ئەمە هەدەفێکێتی ڕەنگە هەدەفە دووسێکەی دواوە مەسەلە ئابوووریەکان بێت هەدەفێکی تریەوەی پاراستنی کەندا و پاراستنی وڵاتانی عەرەبی و ئیسرائیلە ئەمنیەتی ئەوان بابەتێکی گرنگە بە نسبەت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە کەواتە لەم بەرنامە تازەیە ئەمەی کە کازمی دەستی پێداوە و ئەمەی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی کاری بۆ دەکەن زەرمەندی یەکەم دەگەر سەرکەوتوو بێ گەرەمە کۆماری ئیسلامی ئێران و دۆستەکانی هەبێ بەڕاستی چکە دەیانەوێت پاشقشە بەوە بکەن عێراق ئێستا بۆتە مەیدانیشی ئەوان و نەکرد بۆتە مەیدانێک و کۆنتترۆل کراوە بەڵکو عێراق ئێستاکە بۆتە سەرچاوی هەڕەشە بۆ سەر ئیسرائیل بۆ سەر هاوچێشەکان لە سووریا بۆ سەر کەنداوی خۆتان دەزانن لە ساڵی ڕابردووە هەندێک ساروخی زۆر ئەوانە لە پێچوو لە عێراقەوە لە سنوورەکانی عێراقەوە ئاراستەی سعودێکرا ئێمانە هەڕەشەی زۆر جدین چکە ئەمریکا بەرژەوەندی گەورەی لە کەنداوە هەیە و بە تایبەتی پاراستنی ئەمنیەتی ئیسرائیل کەواتە لێرە ئەمریکا دەیەوێتی ئەمریکا هاوکارەکانی و هاوپەیمانەکانی کار بۆ دەکەن عێراق بخەنەوە ژێر هەژمونی خۆیان بەڵام عێراقیی جیاواز بێت چکە ئەمریکیەکان ئیش لەسەر بنەمای تایفی و قومی ئەوانە ناکەن یعنی دەیانەوێت عێراق وەکو ماڵێک بەو گەندەڵی ئەو بێسەروبەریە بنەبڕ بکرێ و بێتە وڵاتێک سیادە و شکۆی خۆی هەبێ و نەبێتە مایی مەترسی بۆ سەر وڵاتانی کەنداو و ئابوووریەکەی بۆ خۆی بێ و لە ژێر هەژمونی کۆماری ئیسلامی دەری پەڕێنێ ئەمەیە ینی ئێستاکە ناجەکە و ڕوونە ینی سەرەتاکانیش دەرکەوتون کە کازمی بەم ئاراسەیە کارێک باشەمە سپاس دەکەم بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی سپاس بۆ بەشداریکردنەوەتنە سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ